بینەرانی بەڕێزی کەنانی ئێنارتی ئەم کاتتان باش. ئەمڕۆ هەرێمی کوردستان بە کۆمەڵێک قەیرانی ئالۆزدا تێپەر دەبێت، هەر لە نەبوونی موچە و ناکۆکی لایەنە سیاسەکان و کێشمکێشم و ململانەی ئیسلامی و ئەلمانی و هەتا دوایی. ئەم قەیرانانە کاریگەری گەورەیان بەسەر خەڵکی ئاساییەوە بەجێهێشتووە، هەر لە زیادبوونی ڕێژەی هەژاری و نەبوونی و ناسەقامگیری کۆمەڵایەتی. یەکێک لە قەیرانە قوڵەکان بریتە لە پێکنەهاتنی لایەنە سیاسەکانی هەرێم. ئێمە لەم گفتوگۆیەدا دەمانەوێت جارێکی تر لە دەرگای ئومێد بدەینەوە و دەست بخۆینە سەر برینەکان و لە دیدگایەکی ڕۆشنەوە بە دوای چارەسەری ئەم بارەنا هەموارانەدا بگەڕێن. لەم گفتوگۆیەدا پرسی ئایدۆلۆژیا و ڕۆڵی لە پێکنەهاتنی لایەنە سیاسەکان و نەبوونی پێکەوە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئاینی لە هەرێمی کوردستاندا دەخەینە بەرباس و لێکۆڵینەوە. پرسیاری هەرە گەورە ئەوەیە، ئایا ئایدۆلۆژیا قەیرانەیان چارەسەر لە پێکنەهاتنی لایەنە سیاسەکان و پێکەوە ژیاندا؟ بەڵام ئایدۆلۆژیا خۆی چییە؟ وە لە ئەکادمیادا چۆن پێناسەکراوە؟ تیشکێکی زۆر کەمی دەخینە سەر. مەکلێلان پێی وایە کە ئایدۆلۆژیا لە ئاڵۆزترین چەمکەکانی نێو زانستە کۆمەڵایەتەکانە، بەڵام هەندێک لە شارەزایانی بواری زانستی سیاسی بەم شێوەیە پێناسی دەکەن کە سیستەمێکی بیر و باوەڕە دەربارەی چۆنیەتی بە باشی ڕێخستنی کۆمەلگا و چۆنەتی گەیشتن بەم ئامانجا. ئێمە لەم گفتوگۆیەدا ئایدۆلۆژیا و کاریگەری لەسەر پێکەوە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ئاینی دەخینە بەرباس و لێکۆڵینەوە. من جەلال حەسەن، مامۆستا لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی، لەگەڵ بەڕێزان کاک ئارام قادر، پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی کوردستان و مامۆستای ئیدریس کاریتانی، مامۆستای زانکۆ ئەم باسە دەخینە بەر گفتوگۆ. کاک ئارام، ئەمێرە گەڵ بەڕێستەوە دەست پێ بکەم. ئێستا کوردستان و هەرێمی کوردستان و بارودۆخێکی زۆر نەهەمواردا تێپەڕێ. ئەوەش کە لە پێشەیەکەیە باسمان کرد بۆ نمونە قەیرانی نەبوونی موچە هەیە، قەیرانی کۆمەڵایەتی و ناسەقامگیری کۆمەڵایەتی هەیە و قەیرانی پێکنەهاتنی لایەنە سیاسەکانی هەرێمیش هەیە. بەڕای تۆ لەناو ئەو هەموو قەیرانەیە کە کاریگەری گەورەی لەسەر خەڵکی ئاسایی بەجێهێشتووە، پێت وایە باسکردن لە ئایدۆلۆژیا سوودێکی هەبێت بۆیان؟ بەناوی خۆی بەخشندە و مهرەبان، بە دڵنیاییەوە ئەوەی کە بارودۆخی هەرێمی کوردستانی گەیاندۆتە ئەم قۆناغە بەڕاستی بریتە لە ئایدۆلۆژیا، چونکە لە کاتێکدا کە ئێمە باز لە بارودۆخی هەرێمی کوردستان دەکەین کە بریتە لە قەیرانە سیاسیەکان، هەر لە دابەشکردنی سەرۆت و سامانی نەوت، لە دابەشکردنی سەرۆت و سامانی گشتی هەرێمی کوردستان، تەنانەت دابەشکردنی شارەکان، دابەشکردنی لەهجە، دابەشکردنی کۆمەلگا بە کۆمەڵی پێوەەر، تا گەشتۆتە ئەوەی کە تەنانەت بەڕێوەبەری قوتابخانەش دابەشکراوە. ئەمە بریتە لە هەڵقوڵانی ئەو بارودۆخە ئایدۆلۆژیای کە لە ڕابردوودا هەبووە، بۆ چونکە ئایدۆلۆژیا بەو معنایی کە لە هەرێمی کوردستاندا ئێستا لە سنووری حزبیش تێپەڕیوە. ئایدۆلۆژیای کەس هەیە، ئایدۆلۆژیای لەهجە دروست بووە کە ئەمە وای کردووە کە ئێستا هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ینی قەیرانەکان قوڵتر بکاتەوە. ئەوە لە ڕووی سیاسە و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەگەر بێت و ئێمە سەرنجێکی کۆمەلگای کوردی بین کە بەداخەوە ینی گەشتۆ بەم ئاستە بەهۆی ئەو ئیتیجاه سیاسانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئێستا کۆنتترۆڵی عەقڵی تاکی کوردی کراوە. کۆمەلگا لێک ترێزانراوە بە جۆرێکە ئەوە ئیسلامیە، ئەوە ئەلمانیە، ئەوە بیرروبۆچوونەکان تەبان هەریەکەیان بە ناونیشانێک ناویان لێنراوە کە ئەمە وای کردووە ینی تەنانەت گەشتۆتە ئەو حاڵەتی کە خێزانیش لێک بترازێنێ، بەو معنایی کە خێزانێک لە چەند تاجێک پێک هاتووە، بەڵام لە ئەنجامی کاریگەری ئەو ئایدۆلۆژیاوە وای لێ هاتووە کە ڕق و کینە و ناکۆچی بکەوێتە نێوان تاکەکانەوە، نێوان خێزانەکانەوە، کە ئەمەش وای لێ هاتووە کە کاریگەریی زۆر خراپی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەسەر کۆمەلگای کوردی دروست کردووە، بەو معنایی کە ئێستا ئەگەر بێت و ببینین کۆمەلگا بە شێوەیەکی گشتی دەبینین ناڕەزامەندیەکی زۆر گەورەی هەیە لە سەبارەت بە بژێوی خۆی، سەبارەت بە موچەی خۆی، سەبارەت بە بارودۆخی ژیانی سیاسی کۆمەڵاتی خۆی، بەڵام دەبینین ناتوانێت بە شێوەیەکی ئازادانە داخوازیەکانی بخاتە ڕوو، ناتوانێت بجوڵێت بۆ چونکە لە ئەنجامی ئەو ئایدۆلۆژیایی کە کاریگەری لەسەر دروست کردووە، واتە بە شێوازێک دەبینین ئایدۆلۆژیا تاکەکان ئەجوڵێنێ، ناتوانێت بە شێوەیەکی ئازاد بجوڵێت کە خۆی بۆ خۆی ئەوەی لە ناخیاتی دەری ببڕێ، ئەوەی لە ناخیاتی داوای بکە، کە ئەمەش ینی وای کردووە دەبینین زۆر بە ئەستەمە هاوڵاتیانی کوردستان بە شێوەیەکی خۆڕسکانە جموجوڵ بکەن. ئەگەر
کاکارم باسیەوەت کرد کە ئایدۆلۆژیا تەنانەت خێزانی لێکترازانەوە. ئایدۆلۆژیای باو لە کۆمەلگای کوردەواری عادەتەن ئایدۆلۆژیای دینی هەیە، ئایدۆلۆژیای سیاسی هەیە. پێت وایە ئایدۆلۆژیای دینی یاخود سیاسی بۆتە هەڵوەشاندنەوەی خێزان و تەنانەت لێکترازاندنی ئەم کامیان بەڕایتەوە زاڵترە لەمەیە، چونکە لە ڕاستیە وەگوتمان ینی ئایدۆلۆژیای باو ئایدۆلۆژیایەکی دینیە. بەڵێ خۆی بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ینی من بە تێکڕای ئایدۆلۆژیەکانەوە باس دەکەم کە ئایدۆلۆژیای سیاسیش و ئاینیش، بەڵام طبعا ئەوە بە معنای ئەوە نایە کە ئێمە بڵێن ڕفضی ئایدۆلۆژیا بکەین یاخود ئێستا لەعنەت لە ئایدۆلۆژیا بکەین، بۆ چونکە لە کۆمەلگا شۆڕژگێڕەکانیاوەتە بە تایبەتی ئەو میلەتانەی کە لە قۆناغێکی شۆڕژگێڕیان ئایدۆلۆژیا لەو کاتە زۆر پێویستە. بۆ نمونە لە سەرەتای شۆڕشی کوردستان بەرامبەر بە حیزبی بەعەس ئایدۆلۆژیا لەو کاتە پێویست بوو. ئایا چه ئایدۆلۆژیایەکی ئاینی یاخود چه ئایدۆلۆژیایەکی نەتەوەی، بۆ چونکە لە کورد لەو کاتە لە ژێر ستەمێکی زۆر گەورە بووە لە پێناو بەدەستهێنانی مافەکانی خۆی، لە پێناو ململانەی سەلماندنی بوونی میلەتێک وەکو کورد بە دڵنیایی پێویستی بە ئایدۆلۆژیا هەیە. هەروەها بە هەمان شێوە ڕەوتە ئیسلامیەکان لە سەرەتای ململانەی ئیسلامی و ئەلمانی و سەلماندنی بوونی ئەوەی کە شوناسی ئاینی هەرێمی کوردستان بریتە لە ئیسلام بە دڵنیایی لەو کاتە لەو قۆناغا پێویستی بە ئایدۆلۆژیا بووە. بەڵام ناکرێت ئێمە بڵێن لە قۆناغەکانی ڕابردووە پێویستیەکی بنەڕەتی بووە بۆچی بۆ ئەوەی کە ژیانی تاگوە ژیانی کۆمەلگا ڕێک بخرێتەوە. بەڵام لەم قۆناغی ئێستا کە ئێستا هەرێمی کوردستان لە قۆناغی بنیادنانی دەوڵەتایە، لە قۆناغی بنیادنانەوەی سیستەمێکی سیاسی سربەخۆیە، لە قۆناغی بنیادنانەوەی تاجی کوردی و کۆمەلگای کوردیایە، بە هەمان عەقڵیەتی ڕابردوو ئێمە مامەڵەی لەگەڵ. ئەچمە لای مامۆستا ئیدریس کاریتانی. مامۆستا ئیدریس، ئەوەی کە کاگاران باسیەکە بۆ نمونە زیاتر لایەنە سلبەکانی ئایدۆلۆژیای لێکدایەوە، ئێمە ژەو پرسیارەمان کرد کە ئایا ئایدۆلۆژیای ئاینی کە بە بۆچوونی بەڕێزت ئایا ئایدۆلۆژیاکمان هەیە ناوی ئایدۆلۆژیای ئاینی بێت یان نا، و ئایا ئایدۆلۆژیای ئاینی بە بۆچوونی بەڕێزت کە لێرە ئەمە بەسمان زیاتر ئایدۆلۆژیای ئیسلامیە، ئایا ئایدۆلۆژیایەکی سوودبەخش و ئیجابی یاخود ئایدۆلۆژیایەکی سلبیە و کاریگەری سلبیە کاتە سەر کۆمەلگا، و بەگشتی ئایا تۆ لەگەڵ ئایدۆلۆژیای یانە؟ چونکە ئایدۆلۆژیا لە ڕاستیە ئەوەنەی من تێگەیشتوم زیاتر شوێنکەوتنێکی کوێرانەی کۆمەڵە سیستەمی فکریە، و هەر لەم شەڕانە بۆ نمونە لە مێژووە چەندین شەرمان هەیە کە ئایدۆلۆژیا دروستی کردووە، بۆ چونکە ئەوانەی کە شوێنیەکەون پێیان وایە کە حەقیقەت لە ئایدۆلۆژیەکەی ئەوانایە. بە بۆچوونی تو ئایا ئەمەش وەکو ئاینی ئیسلام ئەمەی بەسەر تەطبیقەکرێیان نا؟ بەڵێ بەناوی خۆی گەورە میێرەبان دیارە مەسەلەی ئایدۆلۆژیان پێم خۆشە سەرەتا ئەمەژە بۆ بکەین کە هەندێک لەوانەیە ڕاجایی لە بینی من و جەنابەت هەبێ لەسەر خەزی پێناسی ئایدۆلۆژیات، چونکە بە دڵنیاییەوە ئایدۆلۆژی ئەسڵەکە ئەگە بگەڕێنەوە سەر بڵێن چەمکەکەی دەگەڕێتەوە بۆ بڵێن فەڕەنسا، ئەو کاتە بە ناوی ئەسڵ ئەفکار ناوی هاتووە، و هەروەها بەکارهێنانی ئەم چەمکە لەلایەن کەسێکی سیاسیەوە کە بەمانەی تەضحیە و بمانەی بەڕاستی ئەخلاق دێ، ئەمە جیاوازە لەگەڵەوەی کەسێکی ترکە بەڕووی کۆمەڵایەتیەوە بەکاری دێنی کە بمانەی وەفا دێ، و هەروەها بۆ کەسێکی تر کە عملیەکی سیاسی دەکات لەناو عملی سیاسیە بە ناوی وەکو دەڵێ هەڵگری ئەم پرۆسەیەوە. پێم وایە لە ئیسلامدا قەزی ئایدۆلۆژیا لە ئێستاداگەر هەرچەندە ئەم مستەڵحە کەمتر لە بڵین ئیسلامدا بەکارهاتوە، بەڵام ئەگەر بین مطابقی بکەین لەگەڵ عەسر و سەردەمی ئێستادا زیاتر بەوە بەکاردی کە تێگەیشتنە لە قورئان و سونەت لەم مەقاسیدە ئەساسیانەی کە بەها باڵەکانی مرۆڤ دەپارێزێ و هەروەها بەها باڵەکانی حیات و ژیان دەپارێزی و هەروەها بەها باڵەکانی ژیان دەپارێزی. بۆیە بەڕای من ینی ئیشکردن لەسەر ئایدۆلۆژیا، طبعا ئەم پەیوەندی چەمچی ئایدۆلۆژیا بە پێکەوە ژیان پەیوەندیکی زۆر بتەوی هەیە، بەلایەنی ئیجابی بەلایەنی سەلبی. ئەوەی کە ئایدۆلۆژیا بەلایەنی ئیجابی وەردەگرێ بە دڵنیاییەوە کاریگەریکی زۆری لەسەر پێکەوە ژیان دروست دەکات، بۆ چونکە قەزەی چەمکی پێکەوە ژیانم پێم خواشە ینی زۆر ئاماژە بەم بابەتە بکەین پێکەوە ژیان ئەم چەمکە لە ئێستادا لە سەردەمی ئێستادا زۆرترین ناوی دێ، زۆرترین بەکارهێنانی ئەم چەمکە لە هەموو ئەحزاب و هەموو ئەدیان و هەموو ئەقوامەکانیش باسی دەکەن، حتى تەنانەت مؤسساتیش تەرکیز لەسەر ئەم بابەتە دەکا و سەر لەبەری ئیعلامەکانی تەرکیز دەکا. بەڵام ئەگەر تەماشای ناوڕۆشی بابەتەکە بکەی، تەماشا دەکەی ئیعلامەکان کەمتر دەوریان بینیوە لە پێکەوە ژیان، و هەروەها ئەحزابی سیاسی کەمتری دەوریان بینیوە بە پێکەوە ژیان. حتى دەتوانم بڵێم لە ئێستادا چونکە ئایدۆلۆژیا بەلایەنە سەلبیەکەی بەکار هاتووە، واتە ڕەشکردنەوەی بەرامبەر، نەخوێندنەوەی بەرامبەر، و بە تەواوی
زاڵبوونی ئەو ئەفکار و ئەم عقیدەی کە من لە سەریتم بەسەر ئەوەی کە بەسەر ئەویت کە دازاڵ بکەین تەماشا دەکەین ئەم لایەنە سەلبیە کاریگەری زۆر بوو بۆیە دەبێت لە ئێستادا ئێمە بیر لەوە بکەینەوە کاتێک ئایدۆلۆژیا وەکو خۆی بەکاردێ هیچ حزبێک هیچ مؤسسەیەک لە دنیاهێدا نییە ئایدۆلۆژیا بەکارنێنێ تەنانەت ئیسلام دەتوانم بڵێم بەکاری نهێناوە چۆن بە ئەمە تەوزیح بدەم لەسەرەوەی کە کاتێک تەماشای ئەم تاریخە ئەم مێژە دوور و درێژە دەکەی کە ئیسلام هاتووە چۆتە هەندە شوێن تۆتە هەندە منطقە مثل لۆ منە لە ویلایەتە بڵغاریات چووە لە ویلایەتە قڕم چووە لە ویلایەتە کیف چووە لە ویلایەتە ئەندونوسیا چووە و ئەمانە ئەدیان و ئەمانە بە تایبەتی مەتاهیبی تیا بووە ئەقوامی تیا بووە ئەنواع و ئەشکال خەڵکی تری تیا بووە کە غەیری بڵین مسلمان بووە بەڵام چونکە بنەمای پێکەوە ژیان لەسەر ئایدۆلۆژیانە بووە لەسەر هاوڵاتی بوون بووە لەسەر کەلیمەی مواتەنە بووە لەسەر کەلیمەی حەق و ماف بووە ئەوانە هەر لەسەر ئەساسە مانەوە و لە ناویژ نەچوون لە هیچ شوێنێکی مێژوودا نیمانە لە شوێنێک لە شوێنەکان ئیسلام هاتبێ بەرامبەرەکەی ڕەش کردێتەوە بەڵام ئەوە دەمێت تەرکیز بکەم هەر کاتێک کەسێک هات لە ئیسلامیشدا هەمان تێڕوانینی بۆ پەیدا بوو کە قەنعاتی وابوو پێکەوە ژیان دەبێت لەسەر چەمچی ئایدۆلۆژیابی بەرامبەرەکە ڕەش دەکات بۆ نمونە ئێستا ئەوەی داعش دەیکا لە بناغەوە دامەزراندنی ئەم جۆرە سیستەمەی کێستە ناوی لە ناوە دەولە لەسەر ئەساسی ئایدۆلۆژیا فەرموو کەس لەناو ئەوەندە تەنانەت گەورەترین عالیم و زانای ئەهلی سونە لەناو ئەوەندە گیان دەردەکرێت ببوورە بەڵێ تۆ باسی پێکەوە ژیانی ئاینیت کردووە کە باس پێکەوە ژیانی ئاینیت کرد کە گوایە بڵێن لە سەردەمی ئیسلامیە ئاینەکان توانیویانە بە وەک خۆیان بمێننەوە بەڵام لە ڕاستیە ئەمە بەرامبەر هێزە سیاسیە ناوخۆیەکان وانە بوو ینی ئایدۆلۆژیای ئیسلامی بۆ نمونە ئەگەر هێزێکی وەکو معتەزیلەکان سەری هەڵداوێ بەردەوام سەرکوت کراون هێزێک ناونراوە خەوارج ئەمانە سەرکوت کراون ئایا پێ دوایە ئەمە ئایدۆلۆژیایەکی ئاینیە یعنی ئاین پێ دەڵێ ئەو سەرکوتی هێزێکی ناوخۆیی بکە کە ئەوێ دەسەڵات بگرێتە دەست و بێتە پێشەوە یاخود فکرێکی جیاوازی هەبێ یاخود ئەمە ئایدۆلۆژیایەکی سیاسیە کە دەسەڵات ئەو کاتە چونکە هەندێک پێیان وایە کە لە ڕاستیە بەچێ بەپێی چەند فەرمودەیەکی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە ئەبێت ئەوانەی کۆمەڵێک دێن کە لە دین دەرەچن وەکو چۆن تیر دەرەچێ لە کەوانەکەی و بەهۆی ئەم فەرمودەوێ هاتوون کۆمەڵێک ناوێن ناون خەوارج و ئەمانیان سەرکوت کردووە پێ دوایە ئەمە ئاینە فەرمانەکە بەمە پرسیارەکە دوازها من پێم خۆشە باشتر تەرکیز سەد لایەنە مێژووەکێ بکەین ینی بە وجدانەوە تەماشا مێژوو بکەین خەواریج هەتاوەکو ئەو کاتەی نەبوونە مایەی کێشە لە بۆ ئەمنیەتی وڵات لە بۆ تێکدانی پێکەوە ژیان ئەو کاتە بە هیچ شێوێکی ئیمامی عەلی هیچ بڕیارێکی لەسەر ئەوانە نەدا بە قەتڵ و عامکردن و لەناوبردیان بە هیچ شێوێکی ئەمە مێژوو شایدی ئەم بەڵگەیە ئەمە یەک دووەم ئێمە بابین ورتر بینە سەر مەیدانەکە ئێمە لە کوردستان تەماشای خۆمان بکەین ئاینی ئیسلام 14 سەدە لەم وڵاتەی ئێمەدا لە ساڵی 22 ئیسلام گەیشتۆتە ناو هەولێر لە ساڵی 22 هیجری طبعا لاد معلومە ئەو عنکاوە یەکێکە لەم ناحیانەی کە ئێستا لە هەولێر شوێنەکەی دیارە و منزڵەکەی دیارە و هەموو کەنیسەکانی دیارن هەتا ئێستاش لە گەشەکردن دابوون قەت لە نەناوبردنانەمە لەوەش ورتر بڕۆ لە منطقەی کۆیە تەماشای هەرمۆتەکە تا ئێستا کەنیسە و معبەدی خۆیان هەیە شوێنی پەرستنی خۆیان هەیە و هەموو ئەم مافۆ ئیمتیازاتایی کە هەیتیان لەوێ پارێزراوە ئەمە خاڵێشتر یەک خاڵ دەمەوێت ئاماژە پێ بکەم لەسەرەوەی کە تێنەپەڕین کاتێک تۆ ئایدۆلۆژیا بە سەقەتی ممارەسە دەکەیت بە نمونە شوعیەت کاتێک هات مارکسیەت هات بە تایبەتی بناغی ئایدۆلۆژیای دامەزران ژیانی نێشت بۆ چونکە دژایەتی هەموو دینەکانی کرد چ دینی صحیح چ غیری صحیح بەوەی بڵین داڕشتنی چەمچێکی داڕشت ئەدین ئفیون الشعوب یان بڵین دین تریاکی گەلانە خۆ نەیگوت ئیسلام یان مەسیحی یان یەهودی یان بودی بەڵکو هەموو ڕەفز کردەوە ڕێک سەردەمێکی زۆر کەم مێژووی بڵین مارکسیەتمان هەیە کۆتایی بەم مێژووە بۆ چونکە بناغی حیاتی لەسەر ئایدۆلۆژی من ئەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵام مامۆستا کاگارام ئەو بەگەڕانەوە بێ مەژووی پێش ڕاپەڕێن بەڕێزت وەکو کەسێکی سیاسەتمەدار و ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان و یەکێک لە ئەو کەسانە بووی کە بەردەوام لە بزاف ئیسلامیەکانە خاوەن بڕیار بووی و بەشداریت کردووە لە دروستکردنی بڕیاری سیاسیەوە بە پێی مێژووی ژیانت بەشداری کاریگەرت هەبووە لەو بابەتانەیە و لە ململانە سیاسەکانیشە بەتەکیید زۆر ژیاوی و زۆر مامەڵەت لەگەڵا کردووە من ئەمێ تا لەبەرەوەی باسی پێکەوە ژیانی سیاسیەکەین بگەڕێنەوە بۆ پێش ڕاپەڕین ئەو کەسانی کە ئیتڵاعیان هەیە بەسەر مێژووی بزافە سیاسەکانی ئەو کاتە مێژووی بزافە سیاسەکان پێمانەڵێن کە ئەو کاتیش تەنانەت پێکەوە ژیانی سیاسی بوونی نەبووە بۆ نمونە
منطقەی شار باژێر دابش کرابوو بەسەر چەند منطقەیەکە کە هەندێکی بۆ هێزێکی ئیسلامی بووە و هەندێکی بۆ هێزێکی تر بووە. چەندین منطقە لە کوردستانە تەنانەت هێزێکی سیاسی کوردی لە پێش ڕاپەڕینیشا بۆی نەبووە قاچ بخاتە ناو ڕووبەری هێزێکی سیاسی ترەوە. ئایا پێت وایە ئەمە جیاوازی ئایدۆلۆژی ئەوان بووە کە نەیهێشتوە پێکەوە کاری سیاسی بکەن لە کاتێکا کە کورد لە ئەو پەڕی بێدەسەڵاتی خۆیان بووە و لە ئەو پەڕی پێویستە بووە بە پێکەوە ژیان و خەباتکردن دژی حکوومەتی بەعس. تۆ پێت وایە ئەمە ئایدۆلۆژیایە کاریگەری سلبی هەبووە یاخود کۆمەڵێک ئەبێ شتێکی تر لە پشت ئەم پێکەوە نەژیانی ئەوانەوە بێت. وەکو ئاماژەم پێکرد من لە قسەکانی پێشوما کە طبعاً لە سەرەتای هەموو خەباتێکە ئایدۆلۆژیا پێویستە بۆچی بۆ جۆشدانی تاکەکان و هەروەها بۆ ڕێخستنی ئەو میلەتە بۆ ئەوەی کە بگا بە ئازادی خۆی. طبعاً ئەوەی کە ئێستا ئێمە طبعاً ئەوە خاڵێکی سلبیە بەڵام لایەنە ئیجابیەکەی تری ئایدۆلۆژیا هەوڵدان بۆ ئەوەی کە میلەتی کورد ڕێکخراو بۆ دژایەتیکردنی حزبی بەعس و توانراوە وا لە تاکانی کورد بکرێت کە داوای مافەکانی خۆیان بکەن و خوێنی خۆشیان بکەن بە قوربانی. ئەوە لە ڕووی حزبەکە نەتەوەییەکانەوە. لە ڕووی حزبە ئیسلامیەکانیشەوە بە دڵنیاییەوە حزبە ئیسلامیەکانیش دەوری خۆیان هەبووە کە توانیوانە کۆمەڵی ڕێخستن کۆمەڵی ئەحزابی ئیسلامی دروستکەن کە لەو کاتا ململانەیەکی ئایدۆلۆژی زۆر هەبووە لە نێوان ئیسلامیەکان و لێوان چەپەکانە. بەو معنایە بۆ ئەوەی کە ینی شونازنامەی کوردستان لە ڕووی ئاینیەوە ئیسباتکەن کە شونازنامەیەکی ئیسلامیە. ئەمە طبعاً بۆ چونکە لەو کاتەدا باوی ململانەی تەنان نەک ململانە ناکۆچی ئایدۆلۆژیەکان بووە نەک ململانێ بەو معنایی کە جەنابەت مەسەن ئاماژەی پێەکەی کە لەوانەیە بوو بێ بە ناکۆچی لە نێوان حیزبەکانیشدا. ئەمە ینی بۆ ئەو قۆناغە بە دڵنیاییەوە ضرورەتێکی زۆر گەورە بووە. ئێستا بینی حیزبە ئیسلامیەکان بوونەتە ڕقمێکی سیاسی لە ناو هاوکێشەی سیاسی هەرێمی کوردستاندا بە هەمان شێوە حیزبەکانی تر. بەڵام ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئەوە بریتیە لە ئەوەی ینی بریتیە لە ینی بەکاردەهێنانی ئایدۆلۆژیا وەکو چونکە ئایدۆلۆژیا ئەتوانرێت بە شێوە سلبیەکەی بەکاربێنرێ و ئەتوانرێت بە شێوە ئیجابیەکەیشی بەکاربێنرێت. بگورە بابت بڕم لێرەیە هەمومان ڕووداوەکەی ساڵی 1970 ئەگەر لە بیریشمان نەبێت لە سەریمان خوێندێتەوە کە هێزێکی ئیسلامی لەسەر هەڵدانا بووە و هێزێکی ئەو کاتە هەستاوە بە پوکانەوەی ئەو هێزە بەهۆی بەکارهێنانی هێزەوە دژی هێزێکی ئیسلامی کە سەری هەڵداوە. ینی لە ڕاستیە ئیسلامەکانیش بۆ ئەو کاتیش و بۆ پێش ڕاپەڕێن بەشێک بوون لە گرفتی نەبوونی پێکەوە ژیان. ئایا پێت وایە ئەم پێکەوە نەژیانە سەرچاوەکەی بریتیە لە تێگەیشتنیان بۆ ئاینی ئیسلام کە ئاینی ئیسلام پێیانەڵێ کە ئێوە بۆتان نییە لەگەڵ خاوەن فکرێکی چەپا یاخود خاوەن فکرێکی ئەلمانیا مامەڵە بکەن ئێوە بێ هەمیشە دژی یەکتر بن. ئایا پێت وایە ئەوە نەبووە یاخود تەنها بریتی بووە لە سیرا و ململانێ لەسەر کۆمەڵێک بەرژەوەندی یاخود ئایدۆلۆژیای جیاواز؟ خۆی طبعاً ئیسلام ئەگە بێت و وەکو دیدگایەکی فراوان سەیریکەین ناتوانین بخەینە چوارچێوە ئایدۆلۆژیایەکەوە تا حزبێکی سیاسی نێت دیدگای خۆی بۆ ئیسلام سێرەکە ئەو وەختا بێتە ئایدۆلۆژیا بۆ چونکە ینی ئیسلام بەو دیدگا فراوانیەوە بە دڵنیاییەوە بەرامبەرەکەشی قبوڵەکە و ڕەخنەش قبوڵەکە و تەنانەت ینی ئەگە بێت و سەیری مێژووی ئیسلامی بکەین هەموو ئۆپۆزیسیۆن بوونێکیش بەرامبەر بە خودی ئیسلام خۆشی نەک بەرامبەر بە دەسەڵاتەکەش ئەوەشی قبول کردووە و زۆر ئاسایش بۆ بەلایەوە. بەڵام یعنی لە کاتێکدا شێوازی ئایدۆلۆژیا وەرەگرێ کە لە چوارچەوەی حیزبێکا کۆیکەیتەوە و ئەو حیزبە دیدگایەکی تایبەتی بۆ خۆی هەبێت با حیزبی ئیسلامیش بێ تەنانەت دوای لێت کە ڕەخنەش بەرامبەر بە سەرکردەکانی قبوڵ نەکە ڕەخنە بەرامبەر بە حیزبەکە قبوڵ نەکە وای لێ بکە کە ئەو دیدگای خۆی تەنها دیدگاکەی خۆی بەڕاست بزانێ بەرامبەرەکەی بە هەڵە بزانێ حتا تەنانەت مەسەن حیزبێکی ئیسلامی بۆ حیزبێکی ئیسلامی تر یعنی دیدگاکەی خۆی بەڕاست زانێ و بەرامبەرەکەیشی بە هەڵە ئەزانێ. ئەمە لێرە کەواتە بە بۆچوونی بەڕێزت ئەوەی کە من تێگەیشتم ئیسلامیەکان کاتێک خۆیان بە نوێنەری ڕاستەقینەی دینی ئیسلام ئەزانن ئایا پێت وایە ئەوان هەڵە بوون لەوەیە کە ئەوان نوێنەری ڕاستەقینەی ئیسلامنیان پێت وایە هەڵەن لەوەیە کاوان نوێنەری تاقەر نوێنەری ڕاستەقینەی ئیسلامن چونکە لە ڕاستیە کاتێک کە ئەوان ینی بزافێکی سیاسی پێی وایە کە نوێنەرایەتی حەقێکە کات کە ئاینی ئیسلامە ئەمە ئەسڵەن بە بۆچوونی من ئەمە سەرچاوەی ململانەکانە
هەڵەبوون لەوەیە و ئێستا چی بکەن ینی خۆی نابێ هیچ ڕوتێکی ئیسلامی خۆی بەوە بزانێت کە ینی حقیقەتی گشتی لە لای ئەوە بە هیچ شێوەیەک نابێ چ تاکێک بێ یاخود ئەگەر وا بوو بن هەڵەبوون بە دڵنیاییەوە ینی ئەگە بێت و هەچ کەس ئیدعایەوەی کردوێ هەڵەیە و هەر کەسیش ئیدعای کە لە داهاتوە هەڵەیە بۆ چونکە ینی ئەو کەسەی کە خوێندنەوەیەکی هەیە بۆ ئیسلام بە دڵنیاوی خوێندنەوەی خۆیەتی ناتوانێت بڵێ کاکە ئەوەی من ئێڵێم تەواو هەر ئەوەیە و غەیری من ڕاستە و غەیری من ئەوەی من سپێ و غەیری منیش ڕەشە. تەبەنەوە زۆر وتراوە من بۆ خۆم ئاگاداری ئەو جۆرە ئارگومنتانیان بم بۆ نمونە ئاگام ینی چەند جار ئاگاداری ئەو بووین کە بەشێک لە هەرێمی کوردستان بە دارالئیسلام ناوبراوە و بەشەکەی ترشی بە دارالکوفر نابراوە ینی حتا دارالئیسلام و دارالکوفر ئەمە جۆرێکە لە یانی زاراوە کە لە فقهی ئیسلامی قدیم و لە ئوسولی فقه ئەمانە بەکار هاتووە. بەڵام ئەگەڕێمەوە بۆ لای بەڕێزت ئەچمە بۆ لای مامۆستا ئیدریس کاریتانی. مامۆستا ئیدریس هەر لە بابەتەکەی پێشووتەوە کە باسی ئەوەت کرد کە ئەگەر ئێستا لە هەولێرا سەیر بکەین بۆ نمونە ئەین کاوامان هەیە کە وەکو خۆی ماوەتەوە چەندین کەنیسەیتایە. من بخۆم سەردانی دووهۆکم کردووە چەندین کەنیسەیتایە بۆ ئاشوریەکان بۆ ئەرمەنیەکان و هەروەها بۆ تایفەکانی تری مەسیحیەت یەزیدەکانیش لە سنووری هەرێمی کوردستانە تا ئێستا وەکو خۆیان ماون. ئایا پێت وایە چونکە ئەوەی کە ئەڵێن بەڕێزە دوتت ئەمە تەسامحی ئیسلامیە ئەمە ئایدۆلۆژی مامەڵەیەکی ڕاستەقینەی ڕاستانەی ئاینی ئیسلامە لەگەڵ ئەوانەیە کە وەکو خۆی هێشتوونێتەوە. بەڵام من وای تێگەم بەڕێزت ئەگەر هەڵم ڕاستم کردەوە من وای تێگەم ئەوەی ئەوانی هێشتۆتەوە لە هەرێمی کوردستانە بریتێ بۆ لە سیستەمێک کە بە سیستەمی جزیە ناوبراوە. سیستەمی جزیاوەیە کە بەڕێزت باشتر لە من شارەزایەوەی بەڵام ئەو کەسانە کە ئاینێکی جیاوازیان هەبوو لە سەردەمی فەتحی ئیسلامیە سێ اختیاریان لە بەردەما بوو یان مسلمان بوون یان شەڕکردن لەگەڵیان تا ئەو کاتێک کە ئەکوژرێن یاخود دەبێت جزیە بدەن. پێدوانی ئەمە ئایدۆلۆژیایەکی تونند و تیژە بەرامبەر بە ئەوان ئایا ئەوە تونند و تیژی نییە کە ئەوانی هێشتۆتەوە کە ئەگەر رازی نەبن بە ئەوانیان کە رازی نەبوو بن کوژدا بن ئەوانیان مسلمان نەبوو بن کوژدا بن بەڵامەوەی کە جزیە یا بە ئاسایی ما بێتەوە چۆن تۆ ئەمە پێمانەڵی کە ئەمە ئایدۆلۆژیایەکی تونڕەوانیان ئەمە تەسامحی ئیسلامی ئەمەی هێشت بڵێ ئەگەر بێت و ئەم مەفهومی جەنابەت باسی دەکەی کە بەمانای ڕەشکردنەوەی بەرامبەر بووایە دەبوو مەسەلەن ئەم ڕێژە بە دەگمەنەی کە لە کوردستان هەیە تەمان ڕێژەی 1995 لە کوردستان خەڵک مسلمان و باقی ئەویت کە نەتەوەکانی ترن وانە یان ئادیانەکانی ترن ئەگەر بڵین بەم پێ بووە دەبا ئێستا هیچ ئەوانە وجودیان نەبینم ڕۆژ بن و کۆتای پێوەتەوە وانە لەبەرەوەی ئێمە دەزروبەمانەی لە 23 ساڵی حکومڕانی کوردی ئێمەدا هیچ دائیرەیەک نەمابوو ئللا قلە قلیلە نەبێ ئللا ئەگەر تەسکی فلانە حیزبی نەبووایە ئەمە هیچ مافی ژیانی نەبوو یان دەردەکران فەسڵ دەکرا و مامۆستا ئاماژەی پێکرد تەنانەت مدیرەکانیش دەبووایە لە خۆیان بووایە و تەسکی خۆیان بووایە هەر ئەم جۆرە تەسکیە ئەمە لەسەر بنەمای ئایدۆلۆژیە چونکە هەموو حیزبەکان کاتێک کە شەڕی بەرامبەر دەکەن لەسەر ئەم ئایدۆلۆژیە کە من چم هەڵگرتو دەبێت و ئەمە هەڵگری ئەگەر نەی تەسکێ لە لای من قبولکەی بەوەی کە ئایدۆلۆژی من هەڵگری من قبولت ناکەم ئەوە شتێکی زیندووە لە خلالی 23 ساڵی و کەمتر لە 23 ساڵ ئەوان دەتوانن بڵێم ڕۆژێ هەر زۆری خەڵکیان بەم ئاقارە داوت بەڵام آخر 1400 ساڵ لەم تەمەنە دوور و درێژە ئەوە دەبینی ئەم شوێنانە گەشیان کردووە کەمیان نەکردووە ئەمە یەک دووەم ئەوە منطقەی شام 14 سەدە ئێمە باشترین نمونەمان هەیە لەسەرەوەی کە پێکەوژیان لای بەڕێز ئێستا ئاچینە ناو بڕێک بەڕێزان دوایەم ناو بڕاگەڕێنەوە وڵاتان سڵاو بەڕێزان مامۆستا ئیدریس پرسیارەکەم لەوەیە بوو بەڕێزت لە وەڵامدانەوەی پرسیاریا بووی کە ئایا مانەوەی مەسیحیەکان لە هەرێمی کوردستان و مانەوەی یەزیدیەکان تا ئێستاش بەهۆی سیستەمی جزیەوە بووە کەوکو باسمان کرد پێت وا بوو ئەمە تونند و تیژێکی ئایدۆلۆژی نییە کە تۆ تەنها سێ اختیار بیتە دەست کۆمەڵێکی ئاینی کە لە پێش ئیسلامەوە لەم ناوچیانیشتە جێبوون و باو باپیرانیان لێرە مردووە و خۆش و ڕۆڵەکانشان هەر لێرە بوون لەم خەزای چۆنە ئەم چەمکانە پێویست دەکات چۆن چەمکی پێکەوە ژیان پێویست دەکات لەسەری وەقفە بکەین و زۆر بەوردیشی بکەینەوە هەموو لایەنەکانی بە تەواوی تەماشا بکەین جانیبی سلبی و ئیجابی بە هەمان شێوە چەمکی جزیەش
پێویستی بۆی ئەم فەرمودەی جنابەت باسی دەکەی کە ئێستا باز لەوە دەکرێت کە ئیسلام هاتووە هەموو منطقە هەموو شوێنێک سێخیاری داوەتە دەست ئەمە حاڵەتێکی حرب بووە لە حاڵەتێکی حربە ئەم سێخیارە دراوەتە دەستێ ینی ئەم وەکوی ابن القیم دەفەرمێ ینی ئەم حاڵەتە کە سێ خیار لە بەردەستی ئەوانەدا بووە خیاری یەکەم مەسەلەی سلم بووە ئەمە مەسلەیەکی مەسەلەی دووەم ئەگە بێ کەسێک باسی جزیە بکە جزیە لە ئیسلامدا بە اعتیباری ئەوەی کە ئەو کەسانەی کە دێن ممارەسەی دیانەتی خۆیان دەکەن و هەروە پارێزراون ئەمنیەتیان هەموو ئەم بڵین شیعارانەی کە هەیان بۆ شاعیرانی کە هەیان بۆ بەو پڕی ئازادیەوە ممارەسە بکەن لە ناو دەوڵەتدا بژین ئەمە تەماشا بکە جزیە لە چێ وەردەگیرێ لەو کەسە وەردەگیرێ کە ئللا عاقڵە و باڵغە و دەوڵەمەندە و ماڵ و سەروەتی هەیە ئافرەت لێ وەرناگیرێ منداڵ لێ وەرناگیری ئەوەی کە بڵین بالغنی لێ وەرناگیری ئەوەی کە دەوڵەمەندی لێ وەرناگیری ئللا قیل قەلیل نەبێت دوای ئەوە کاتێک جزیە لێ وەردەگیرێ بزانە جزیەکە عەدەدەکەی چەندە 1 دیناری زێڕە هەموو قوتەکەی لە ساڵێکدا دەکات 200 دینار ئێستا بەس ئەوەی کە لە دایرەی مرور ئێستا لە خەڵکێک وەردەگیری دوو بەقەدی ئەم جزیە هەیە ئێستا ئێمە خۆ لەژێر چەتری دەوڵەتێکی ئیسلامی نین ئەم جزیە ئێستا لەسەر جادە و لە مرور و لە مەسەلەی سەرنوێکردنەوە لە هەموو ئەم شتانە وەردەگیری بڕوا بکە لە ساڵانە هەر تاچێکی دەوڵەمەند ئەگەر بێت و تیجارەت بکە شتێکی دیکە بکە و هەر لەسەرەوەی کە حەقی قیڕانەکەی و حەقی جادە و حەقی ئەم مەسائلانە سێ بەقەد ئەم جزیە بەڵام ئەمە گەورە کراوە لە کاتێکدا ئیسلام لەم حاڵەتەدا زۆر ئەمە یەک پێم خۆشە ئەمە لە خزمەت جەنابەت ئاماژەی پێ بکەم لەسەرەوەی کە جزیە بەم شێوازە تەحملی لەگەڵ کراوە دووەم کاکە خۆ ئیسلام هەر لە سنووری هەرێمی کوردستانەوە نەبووە ئیسلام وەکو پێم گوتی ئەوە تا گەیشتۆتە منطقەی بولغاریا کە ئەو کاتی بە ناوی شۆمن ناوبراوە ئەم عاسیمە چەندان ئەدیان و ئەقوامی لێ بووە ئەم ئەدیان و ئەقوامانە لەژێر ئەم چەتری پێکەوە ژیانە چونکە ئیسلام کەمترین مستەڵحی پێکەوە ژیانی بەکاریناوە بەڵام زۆرترین ناوڕۆکی بەکاریناوە ئێستا پێچەوانەی باشە ئێستا شوێن ئەوانەی جاران چەمچی پێکەوە ژیان بەکاردەهات بۆ دوو حیزب بۆ تایبەتیت بۆ دوو ئەدیان ئێستا کاکە حیزبەکان بەیەکۆ ناتوان هەڵ بکەن ئەوە تا لە کوردستانە کاکە ئێمە خەڵکەکانی ئەوانەی لە ئەحزاب سیاسیانن گشتی خوان مسلمان دەزانن تا ئێستا ئێمە جێمان لێ نەبووە یەک قیادەی سیاسی بڵێ من کاکەم من مسلمان نیم لە کاتێکدا ئەوە تا لەسەرەوەی کە کوردین و جوگرافیامان یەکە و مەسیرمان یەکە بەڵام تەماشا دەکەی پێکەوە ژیان نییە ئەوە هاواری دوو ئیداریە یەکتر نەخوێندنەوەیە لە ئێلامەکانە چ بەرامبەر یەک دەکرێت کاکە ئەمەش بەشێکی گەورەی لەوەی کە ئێستا جارێکی تر قوڕەکاری لە ڕووی ئایدۆلۆژیاوە یعنی بەڕاستی گەیشتە ئاراستەیە گەیشتە قیمە تاوەی لێ هاتووە ماڵەکانی وەکو کاگەرم سەرتاوە مەژەی پێکرد لێکترازانێکی زۆر دروست بووە لە بینی دوو کەسەوە بۆ چونکە ئەمە قوڵ بۆتەوە بۆ ناو خێزان قوڵ بۆتەوە بۆ ناو دائیرەکان قوڵ بۆتەوە بۆ ناو ئەحزابەکان قوڵ بۆتەوە بۆ ناو مؤسسەکان مەدەنیش تەنانەت بۆی بەڕای منیانی بڵێ مامۆستا من ئەچمەوە لای کاگارام دوای گەرم و لای جەنابەت و کۆمەڵە پرسیاری ترشم بۆ بەڕێزت هەیە کاگارام لە دوای ڕاپەڕینەوە من ببیرم دێ پێش ڕاپەڕین باوکم و مجارێکە ئەیوت کە ئەگەر من جاندارێکی کورد حکومم بکە لە عەرەبێک باشترە ئەو ڕۆژەش کە ڕاپەڕین کرا چەند پێشمەرگێک لەسەر شاخەوات نەخوارەوە من ئەو کاتەش بەبیرم دێ کە دایکم پێوتم وتمدایە چیمان هەیە وتی 1 کیلۆ برنجمان هەیە بۆیان لێنین خەڵک زۆر دڵشاد بوو بە ڕاپەڕین خەڵک ئومێدی ئەوەی یەکرا لێکرد کە ئیتر بۆ هەتا ڕزگاری بووە لەسەر دەستی بەعەز و ڕزگاری بووە لە ئایدۆلۆجیایەکی تندڕەوی خاوەن دیکتاتۆریەت کە تەنانەت هەڵەسا بە سڕینەوەی هەموو جیاوازەکان ئەنفالی کردین و چەندین هەزار کەس لە هەڵبجەیەکی میاباران کران و پێشەوەش تعریب کراین ئایدۆلۆجیایەکی تندڕە و حکمی کردین بەڵام دوای ڕاپەڕین وردە لە ساڵی 1994 ئومێدەکانی ئێمە ڕەویەوە یەکەم شەڕێک کە دروستە بێت شەڕی نێوان ئیسلامیەکان و هێزێکی سیاسیە ئایا پرسیارەکە دیسانەوە لەوەیە ئایا ئیسلامیەکان بۆ نمونە کە بەشێک بوون لەو شەڕانە بەخۆی ئایدۆلۆجیایەکی تونڕەوەیە ئایا ئەم ئایدۆلۆجیایە ئایا قەناعەتیان بۆ پێکەوە ژیان نەبووە من چەنانەت چەند جار ینی ئەوەم بیستووە کە لە ئیسلامیەکانە هەبوو توێتی کە تۆغەکردن لەگەڵ کەسێکە کە سەر بە ئێمە نەبێ و سەر بە ئیسلامیەکان نەبێ جایز نییە بۆ نمونە بەڕێزت چۆن ئەمە هەڵەسەنگێنی ئەم شەڕانە بۆچی ئیسلامیەکان بەشێک بوون لەم شەڕە من بەگشتی جارە باسی خاڵەیەکەم کە ئەویش ئەوەیە ئێمە تەوان هەڵەکە لەوان نەبووە کە خاوەنی ئایدۆلۆژیا بوون پێش قۆناغی ئازادی بوون پێش گەشتن بە ئامانجی ئەوەی کە هەرێم
گەشت بەوەی کە خۆی بۆ خۆی دەسەڵاتی خۆی پیا بکات ئەوە کەس نکۆڵی لەوە نییە کە لەو کاتە بەڕاستی ئایدۆلۆژیا ضرورەتێکی زۆر زۆر بنەڕەتی بوو بۆ ئەو شۆڕشە و دەبوو بەرپا بکرایە و دەبوو خەڵکیشی لەسەر پەروەردەکرێت بەڵام هەڵەکە خۆی لێرە لەکوێ بوو لە پاش ڕاپەڕین کە قۆناغێکی تازە بوو دەبوو هەموو ئەحزابەکان بە ئەلمانی و بە ئیسلامیەکان و بەنەتەوەیەکانەوە دەبوو بڕۆشنایەتە قۆناغێکی تازەوە لە کاتێکدا کە ئێمە دەڵێن ئەم قۆناغات با تێپەڕێنرێ بە معنای ئەوە نییە ئەوە تەراجوعە یاخود پاشگەزبوونەوەیە لە ڕابردوو نەخێر بە پێچەوانەوە بەڵکو بریتیە لە پێشکەوتن و بریتیە لە گەشتن بە قۆناغێکی تازە بەوەی کە ینی ئەبێ ئەو قۆناغە بگوزارێن بۆ چونکە تۆ گەشتی بە یەکێک لە ئامانجەکان تازە پێویست ناکە جارێککە بگەڕێنەوە ئێستا مەسەن بۆ نمونە من باز لە ئەحزابی ئیسلامیەکەم باز لە ئەحزاب دەتەوەیەکانەکەم لە کاتێکدا کە ئێستا ئایا پێویستەکە هیچ حیزبێکی کوردی ئێستا باز لەوە بکە بڵێ کاکە وڵا با خەبات بکەین بۆچی بۆ ئەوەی کە وڵا کورد لە حیزبی بەعز ڕزگارکەین یاخود حزبێکی ئیسلامی بێ بڵێ کاکە وڵا با ئێمە بین شوناسنامەی ئیسلامەتی هەرێمی کوردستان جێگیر بکەین نەخێر ئێستا ئێمە لە هەرێمی کوردستاندا کێشەی گەورەمان هەیە کە بریتە لە گەندەڵی کێشەی گەورەمان هەیە کە بریتە لە سیستەمی سیاسی کێشەی گەورەمان هەیە کە بریتە لە نەبوونی دادگەری کۆمەڵایەتی و ئابووری لە هەرێمی کوردستاندا پێویستە ینی ئەو حیزبانە بەڕاستی ئەبێ ئەو قۆناغە بگوێزدەوە بەرەو قۆناغێکی تازە واتە با من لێرە ئایکتۆز بدەسێنە مامۆستا ئەوەنەی بەڕێزت باسیەکەی پێ وایە ئایدۆلۆژیا چەندین لایانی ئیجابی هەبوو بە تایبەت لە سەردەمێکا کە کورد مەزلوم بۆ چەساوە بۆ بەڵام پێ وایە ئێستا ئەکرێت ئەگەر حیزبە سیاسیەکان بە ئیسلامیەکانەوە و بەوانش کە بە ئەلمانی ناوابرێن ئایا ئەکرێت ئەمانە حیزبێک بن بێ ئایدۆلۆژیا ئایا ئەکرێت حیزب ئایدۆلۆژیای لێ بکەینەوە ئەو کاتە حیزبێکی بەرهەمهێنەر بێت حتا تەنانەت ئایدۆلۆژیای ئیسلامی لە ئیسلامیەکان بکەینەوە بۆی کە حیزبێک بن بەرهەمهێن بن پێکەوە ژیان بۆ خەڵک دروست بکەن و ئەوەندە ینی جیاوازەکانی ناو کۆمەلگا زیاتر قوڵ نەکەینەوە ئێمە کۆمەڵە جیاوازیمان لە کۆمەلگا هەیە بە ئیسلامی و ئەلمانیکردن زیاتر ئەم جیاوازیانەمان قوڵ خۆی ئەبێ ئێمە دووشت لێک جیاکەینەوە کە ئەویش ئایدۆلۆژیا بۆ تاک یاخود بۆ کۆمەلگا پێویستە یانە بەڵێ پێویستە ئەوە داتوانین ئێمە ئەوە نکۆڵی لەوە بکەین بەڵام لە کاتێکدا ئایدۆلۆژیا دەستخاتە بینەقاقەی دەسەڵات خۆی مەترسەکە لێرایە و ئەبێ ئێمە ئەوە دوورخینەوە بەرژەوەندی خۆی بەکاری بە دڵنیایەوە چونکە هەر بەرژەوەندی مەصالحی ئەحزاب کە ئەفم کەانی هەیمەنەی کرد بەسەر مەسائلانە هەموو ئەو شتانەی کە قەناعەتی پێێتی بەکاری دێنی بۆ مەسڵات ئەم قۆناغی ئێستا هەرێمی کوردستان بەڕاستی بۆ ئەوەیە کە ئێستا تاکی کورد بێئومێد بۆ بەتەواوەتی و هەرێمی کوردستان کەوتۆتە بەر مەترسێکی زۆر گەورە لەگەڵۆشانەوەی کۆمەلگا لەگەڵۆشانەی خێزان کۆنتڕۆڵکردنی عقلی تاکەکان کە ئەمە مەترسی زۆر گەورەیە و تەنیا ئومێدێکیش کە مابێتەوە ئەویش ئەوەیە کە ئێمە ئەو قۆناغە تێپەڕێنین و چوارچێوەیەک دروست بێ بۆی خەباتی مەدەنی دروست بێ بۆ چونکە هەتا ینی زۆر لە حیزبە سیاسیەکان بەداخەوە و زۆر لە کەسایەتیەکانی شتەنان و ئەزان هەرێمی کوردستان بۆ چارەسەرەکرێت ئەگەر بێت و پرۆژە یاسایەک پێشەش بکرێت بۆ نمونە ئێمە پرۆژە یاسامان هەیە سەبارەت بە نەوت و غاز لە 2007ەوە ئەو پرۆژە یاسایە پەسەند کرا و دەرکراوە بەڵام تا ئێستا جێبەجێ نەبووە ئێمە کێشەکەمان لە پرۆژانیە بەڕاستی کێشەکەمان لە یاسانیە بەڵکو کێشەکەمان لە سەبار بنیادنانەوەی ئەم کۆمەلگا بنیادنانەوەی تاکی کوردی کە ئەویش ئەوەیە چوارچێوەیەک دروست بکرێ ئەم چوارچێوەیە هەموو هاوڵاتیانی کوردستان یاخود مەسەن زۆربەی هاوڵاتیانی کوردستان بگرێتەوە بۆچی بۆ ئەوەی کە خەباتی مەدەنی خۆی بکە ئێستا ئێمە کێشەکەمان وەکو لە بەرنامەکە هەیە کە ئایا قەیرانە یا چارەسەر بە دڵنیاییەوە ئێستا بۆتە قەیران بەڵام چارەسەریش ناکات کاگەران ناچارم بەد بڕم لێرەیە چونکە کاتێکی زۆر کەممان بەدەستەوە ماوە ئەمێ ئاخر پرسیارگەر ئەمام سایدریس جوابمان باتەوە زۆر بە کورتی لە ماوەی 1 دقەیە کە ئایا بەڕێستان ڕۆڵی مزگەوت چۆن هەڵەسەنگێنن لە ڕوبەڕووبوونەوەی ئایدۆلۆژیای تونوتیژیا چونکە ئێمە کۆمەڵێک ڤیدیۆمان بینیەوە بۆ نمونەکە گەنجێکی کورد هەڵ ئەستێ بە پەیام بڵاوکاتەوە لەسەر یوتیوب گوایە ئەچ عەرەبێ بگری سەری بڕی ئاساییە یاخود تورکیەک ئایا پەیامی ڕۆڵی مزگەوت لە نەهێشتنی ئەم ئایدۆلۆژیا تونوتیژیا چی بووە؟ بەدڵنیایە من دەڵێم ینی سێشت زۆر گرنگە بۆ کۆمەلگا بۆ پێکەوەژیانی چەندەوەیە کە عەدالەتی ئیجتیماعی ئەویت کە عەدالەتی یاسایی ئەویت کە عەدالەتی سیاسی هەر کاتێک ئەم سێ عەدالەتە بناغەی بڵین دانا لە نێو هەر کۆمەلگەیەک ئەم کۆمەلگەی بە ئاقارێکی تەواو دەڕوە بۆیە هەموو سیستەمێک کە سێ عەدالەتی کۆمەڵایەتی و سیاسی و یاسایی تا بەرجەستە کرد توانای ئەوەیە پێکەوەژیان لە بینی ئەدیان و ئەقوام و مەذاهیب دروست بکە
و هەر کاتێک ئەم سێ عەدالەتە کەوتە بەرمەترسیەوە ئەو کاتە بەتەکید دڵنیا بلەوەی ڕەشبوونەوەی تایە اینجا ئەمە کللتوری ڕەش دەکاتەوە هەویە ڕەش دەکاتەوە ثقافەتی ڕەش دەکاتەوە یعنی ئەم مەسائلانەی کە علاقەی بە مانەوەی قەوم هەیە قەومەکان بنمونە چوار ینی ئێمە باسە ئەو بکەین کورد تا ئێستا ثقافەتی خۆی پارێزراو بووە کللتوری خۆی پارێزراو بووە و جلک و شێواز و هەڵسوکەوتەکانی پارێزراو بووە لەژێر ئەوەی کە تا ئێستا تا ڕادەیەک عەدالەتێکی سیاسی و یاسایی و کۆمەڵایەتی هەبووە بەڵام لە ئێستادا کاتێک ئەوە بڵین بەرەو ئاقارێکی ترسناکدا دەڕوە ئەم سێ عەدالەتە کەوتۆتە مەترسی تەبانەوەن تەواوکەری یەکن بە دڵنیاییەوە ئەمەی کە ئێستا لێ بەرهەم هاتووە کە تا ڕادەیەک بەرەو ئەو دەچێت هەندێک قەوم دژی ئەوی تر بێ بنمونە ئێستا ئێمە نەک بڵین لەگەڵ عەرەب و لەگەڵ تورک و لەگەڵ فارس و لەگەڵ ئەوانە ناتوانین هەڵبکەین لەگەڵ خۆمان ناتوان هەڵبکەین بۆ چونکە ئەمە قوڵبوونەوەیەکی زۆر خراپ هەیە لە ڕووی ئایدۆلۆژیەوە چ هەندێک لەلایەن ئێمەی مزگەوتەوە بەکارهات بێ یان ئەوانەی کە بڵین ئەوانەی بە مانەی شەپ ناویان دێ ئەوان بەکاریان هێنێت بە عموم کاتێک ئایدۆلۆژیا لە هەر لایەکە ڕاستە یان چەپە بەهەڵە ممارەسە کرا بە دڵنیاوی قەوم ڕەش دەکاتەوە ثقافەت ڕەش دەکاتەوە هەویەکان ڕەش دەکاتەوە کللتوری ڕەش دەکاتەوە هەر کاتێک ئاراستە سەحیەکەی گرت ئەم سێ عەدالەتەی بەرجەستە کرد بە دڵنیاییەوە قەومەکان دەبینێن کللتوریان دەبینێ ثقافەتیان دەبین هەویەشیان دەبین سپاس بۆ بەڕێزت بە موسای ئیدریس کاتمان لە ڕاستیان نەماوە بۆیە هیوادارین لە ڕاستی ئەم جۆرە لە گفتوگۆ لەسەر مەسەلەی ئایدۆلۆژیا و ئەم بابەتە هەستیارانە تەنها لەم گفتوگۆیە و لەم بەرنامانەدا قۆڕق نەکرێن بەڵکو تا بکرێت بپەڕێتەوە بۆ سنتەرە زانستیەکان بۆ زانکۆکان بۆ مزگەوتەکان و شوێنە گەشتەکان بە ئومێدی گەڕانەوەی هیوا بۆ پێکەوە ژیان سپاس بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی نارتی زۆر سپاس.